وا بڕیار بوو ڕۆژی سێشەممە سی ئەندامی هاوپەیمانی ناتۆ واژە لەسەر پرۆتۆکۆڵەکانی پەیوەستبوونی سوید و فنلەندا بکەن و داواکاریەکانی ئەندامێتی ئەو دوو وڵاتە بۆ پایتەختەکانی هاوپەیمانەکە دەنێرن بۆ پەسەندکردنی یاسایی. ئەم هەنگاوە گۆشەگیری استراتیژی رووسیا زیاتر دەکات لە دوای لەشکرکێشەکەی بۆ سەر ئۆکرانیای دراوسێ لە مانگی دووە و هاوکات بەرپاکردنی ئەو ململانی لەشکریە. ئەمڕۆ بە فەرمی پرۆتۆکۆڵەکانی ئەندامبوونەکە واژۆ دەکەین. ئەمە دەستپێکردنی پرۆسەی پەسەندکردنە. دەرگای ناتۆ بە کراوەی دەبێنێتەوە بەڕووی ئەو دیموکراسیەتەی ئەوروپادا کامادەن و خواستیەوەیان هەیە بەشداری بکەن لە ئاسایش یاوبەشماندا. ئەمە ڕۆژێکی باشە بۆ فینلاند و سوید، ڕۆژێکی باش بۆ ناتۆ. بامادەبوونی 35 وڵات لە دەوری مێزەکە ئێمە بەهێزتر دەبین و گەلەکەمان سەلامەتتر دەبێت لە کاتێکدا ڕوبەڕووی گەورەترین قەیرانی ئەمنی بووینەتەوە کە دەیان ساڵە دووچاری شتیوان نەبووینەتەوە. بڕیارە سیباڵێزی نوێنەرانی هەمیشەی هاوپەیمانێتەکە بڕیارەکانی لووتکەی هەفتەی ڕابردووی ناتۆ بە فەرمی پەسەند بکەن کاتێک هاوپەیمانەکە بڕیاری مێژوویدا بۆ بانگێشکردنی فنلەندای دراوسەی رووسیا و سویدی هاوبەشی ئەسکەندنافیا بۆ پەیوەست بوون بە هاوپەیمانی سەربازیەکەوە. ئەمڕۆ شانازی بەوە دەکەم کە نوێنەرایەتی فینلاند دەکەم. لووتکەی مەدرید بڕیارێکی مێژوویدا کە بانگێشتی فینلاند و سوید بکەن بۆ ئەوەی ببنە ئەندامی هاوپەیمانیەکە. دوێنێ دانستانەکانی پابەندبوون لە نێوان ناتۆ و فینلەندا ئەنجامدرا. ئەمڕۆ خۆشحاڵم ببینی واژۆکردنی هاوپەیمانیەکە. ئێمە ئەو پشتگیریەی هاوپەیمانیەکە بۆ ئەندامێتی فینلەند زۆر بەرز دەنرخێنین. من بەو پەڕی خۆشحاڵیەوە چاوەڕێی پرۆسەی پەسەندکردنەکە دەکەم بە خێرایی. سەرڕای ڕێکەوتنی هاوپەیمانەکە بەڵام هێشتا ڕەزامەندی پەرلەمانی تورکیا کە یەکێکە لە وڵاتانی ئەندامانی هاوپەیمانەکە دەتوانێت کێشە بۆ وەرگرتنی کۆتایی ئەندامبوونیان دروست کات. هەفتەی ڕابردوو ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا هۆشداریدا لەوەی کە ئەنکەرە هێشتا دەتوانێت ڕێگری لە پرۆسەکە بکات ئەگەر ئەو دوو وڵاتە بە تەواوەتی داواکاریەکانی تورکیا بۆ ڕادەستکردنی گومان لێکراوانی تیرۆر کە پەیوەندیان بە گروپە کوردە قەدەغەکراوەکانەوە هەیە یان تۆڕی ڕێبەرە ئاینەکە کە تومەتبارە بە کودەتا شکست خواردۆکەی ساڵی 2016 تورکیا. ئاماژەی بۆش کردووە پەرلەمانی تورکیا دەتوانێت ڕەتی بکاتەوە ئەو ڕێککەوتنە پەسەند بکات. ئەمە ڕۆژێکی مێژوویە بۆ سوید و فنلەند. ئێمە لێرەین بۆ بەشداریکردن لەم کۆبوونەوەی هاوپەیمانانی ناتۆ کە تیایدا باڵێۆزی سەرجەم هاوپەیمانەکانی ناتۆ واژۆ لەسەر پرۆتۆکۆڵی هاوبەشی سوید و فنلەند دەکەن. ئەمەش پێدانی پێگەیە بە سوید و فنلەند وەک بانگهێشتکراوی ناتۆ. ئێمە زۆر سوپاسگوزارین بۆ هەموو ئەو پشتگیریە بەهێزانەی کە لە ڕێی پەیوەستبوونمانەوە بە هاوپەیمانانمان وەرمان گرتووە کە لە بەیاننامەی لووتکەی هەفتەی ڕابردووی مەدریددا ڕنگدانەوەی هەبووە. واژۆکردنەکەی ئەم ڕۆژەختکردنەوە بوو لەو پشتگیریە واژۆکردنی پرۆتۆکۆڵەکانی پەیوەستبوونی هەنگاوێکی گرنگ دەبێت لەسەر ڕێگامان بەرەوەندامەتی تەواوەتی لە ناتۆدا. هەڕەشەیەکی بەهێز لە ئارادایە لەبەرەوەی پەیوەستبوون بە ناتۆوە دەبێت بە فەرمی لەلایەن هەر سی وڵاتی ئەندامەوە پەسەند بکرێت. ئەمەش مافی ڕێگریکردن بە هەر یەکەیان دەبەخشێت.